ئاینی پیرۆزی ئیسلام بریتیە لە عەقیدە واتە بیر و باوەڕ و لە عیبادەت و ئەحکامەکان واتە پەرستش و لە ئاکار و خۆڕەوشت واتە ئەخلاق. یعنی ئەو سێ شتەیە کە ئیسلامی لەسەر ڕاوەستاوە. عەقیدە و بیر و باوەڕ بریتیە لە شتەکانی ناودڵ، بیر و باوەڕت بەخوا الإيمان بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. باوەڕهێنان بەخوا، بە مەلائیکەتەکانی خوا، بە پێغەمبەران، بە کتێب ئاسمانیەکان، بە ڕۆژی دوایی، بە قەزا و قەدەر خەیر و شەڕی. ئەمانە خۆشەویستەکانم هەر هەمووی پەیوەستە بە شتەکانی ناودڵەوە. یعنی شتێنێکە تایبەتە بە ناو دڵی ئینسان، دیار نییە. یعنی تۆ نازانی بالضبط، یعنی ناتوانی جەخت بکەیتەوە لەسەر کەسێ بڵێ وەڵا ئەو کەسە ئیماندارە بەوەی کە ئەڵێ من باوەڕم بەو شتانە هەیە، چونکە ئەو شتانە زیاتر پەیوەندی بە ناو دڵی ئینسانەکانەوە هەیە. ئەحکام و عیبادەتەکان، پەرستشەکان بریتین لە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەو عیبادەتانەی کە معلومە لە حەدیثەکەی ئیبن عومەریشە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمووی بني الإسلام على خمس: شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت. ئەویش شتێلێکە بەڕاستی تایبەتە بە خودی ئینسانەکان خۆیانەوە زیاتر. یعنی نوێژەیان، ڕۆژووەیان، حەجە، ئەمە مەسائلێکن پەیوەستە بە خۆتەوە ئەنجامدانی بەڕێک و پێکی و بەو شێوەی کە خوا پێی ڕازیە خۆت قازانجەکەی، و ئەنجام نەدانیشی تەنها خۆت زەرەرەکەی. بەشی سێیەمی ئیسلام بریتیە لە خۆڕەوشت و ئاکارەکان، ینی ئەخلاق، کە هەموو ئاکارەکان ئەگرێتەوە لە ڕاستگۆیی، لە وەفا حتا کۆتایی. ئەمە طبعا بەشی دیاری ئاینی پیرۆزی ئیسلام، یعنی ئەو بەشەی کە دیارە لە ناو خەڵکا و سوود و قازانجەکانی بۆ هەموو مرۆڤایەتی هەیە، ئەم بەشەیە. تەنانەت خۆشەویستەکانم ئەتوانم بڵێم بەشی عەقیدەکە و بەشی عیبادەتەکەش بۆ پتەوکردنی ئەم بەشەیە، بۆ ئەوەیە کە ئینسانەکان ئەخلاقیان جوان بێ بەرامبەر بەخوای پەروەردگار و ئەخلاقیان جوان بێ بەرامبەر بە یەکتری. ڕەوشت و ئەخلاق زۆر گرنگە و ئاینی پیرۆزی ئیسلام زۆر احتیمامی پێداوە. نوێژ بۆ پتەوکردنی ئەخلاقە خۆشەویستەکانم. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. زكاة بو بتوكردني أخلاقا: خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. روجو بو بتوكردني أخلاقا: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. يعني بۆ ئەوەی خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوا، ئەخلاقتان جوان بێ، ڕەوشتان جوان بێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: من لم يدع قول الزور والعمل به والجهل فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. وكو إمام بخاري وإمام مسلم ئەیگەڕنەوە. يعني هەر کەسێ واز لە قسەی خراپ و کرداری خراپ نەیەنێ، يعني لە ئەخلاقی خراپ وەکار پێکردنی، يعني گفتار و کردار، قول و عمل،
يعني قولي چاک و گفتاری چاک کە هەر ئەخلاقە و عملی چاک و کرداری چاک کە هەر ئەخلاقە هەر کەسێ وازی لێ نێنێ ئیتر بە هەر بڕێ بە ڕۆژوم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای تەعالا پێویستی بەو نییە خۆی برسی کردووە و خۆی تینو کردووە، یعنی برسێتی و تینوێتی بۆ ئەوەی ئەخلاقت جوان کات، بۆ ئەوەی ڕەوشت جوان کات. و هەروەها حەجیش هەروایە، هەروەها حەجیش وایە فمن حج البيت فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. يعني حج هاتووە بۆ ئەوەی کرداری خراپ، گفتاری خراپ، مجادلە و ئەمانە لەناو بدە. کەوابوو ئەخلاق هەدەفی سەرەکی ئیسلامە و ئاینەکانی خوا بۆ ئەوە هاتون ئەخلاق مەزبوط بکەن لەناو خەڵکا و چاک بکەن لەناو خەڵقا. ئەخلاقی تۆ بەرامبەر بە خالق و ئەخلاقی تۆ بەرامبەر بە مەخلوق.